15 شوبات ڕۆژێکی ڕەشە یان دەتوانین بڵین ئەو ڕۆژەیە کە بێ ئەخلاقی سیاسەتی جیهانی بەرامبەر بە گەلی کورد گەیشتە لووتکە کە لە 15 شوباتی 1999 لە پیلانجێڕیەکی نێودەوڵەتی ڕێبەری گەلی کورد ڕێبەر ئاپۆ بە گەلە کۆمەیەکی کە چەندین دەوڵەت تێیدا بەشدار بوون دەستگیر کرا و ئامانج لەو گەلە کۆمە ئەوە بوو کە ئەو فکر و ئەو سیستەم و ئەو ڕێبازەی کە ڕێبەر ئاپۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ چارەسەری و قەیرانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ چارەسەری کێشەی کورد لە باکووری کوردستان و لە هەموو بەشێک هەیبوو بۆ ئەوەی ئەو پرۆژەیە ئەو پرۆسەیە بوەستێنن ئەو پیلانجێڕیان کرد و دەرەنجامیش دەرکەوت کە لە ماوەی ئەو 21 ساڵەدا هەم ڕێبەر ئاپۆ لە ئیمرالی لە بەرامبەر سیاسەتی گۆشەگیری بەرخۆدانێکی مرۆڤانە و بەرخۆدانێکی بێوێنەی ئەنجامدا لە ئەنجامی ئەو پێشکەشکردنی ئەو پرۆژەیە کە لە چوارچێوەی پەرتووک و شاکارەکانی شارستانێتی دموکراتی و ڕێگاچارەی نەتەوەی دموکراتی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بۆ گەلی کوردیش لە ناودا پێشکەش کرد بەشێکی ئەو پلانە بەشێکی ئەو پلانجێڕیەی پوچەڵ کردەوە و هەروەها گەل و گەریلا و دەتوانین بڵین لە ماوەی ئەو 20 ساڵەدا بە گروتینێکی گەورەتر دەستکەوتی گەورەتری بەدەستهێنا نەیانتوانی ئەو تێکۆشانە ئەو خەباتە دموکراتی خوازی و ئازادی خوازی و مرۆڤایەتی بوەستێنن ڕێبەر ئاپۆ و گەلی کورد بە شێوازێکی ئەوەندە ڕوحی و فکری و ڕێخستنی ئاوێتە یەکتر بووە هیچ پیلانجێڕیەک ناتوانێت ئەو مەسافەیە گەورە بکە یان لێچیاندا ببڕێ بۆیە بەو یەکگرتوویە بەو ئاوێتە بوونەی گەل و ڕێبەرایەتیەکەی هەموو پیلانجێڕیەکان هەموو ئەو پیلانجێڕانی لەسەر گەلەکەمان هەیە پوچەڵ دەکرێتەوە. ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی بە بۆنەی ساڵیادی 22 ساڵەی دەستگیرکردن و گۆشەگیری سەربەڕێز عەبدوڵڵا ئۆجلان ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان و کەسایەتی و ڕێبەری بزاوی ڕزگاری خوازی گەلەکەمان لەلایەن دەوڵەتی تورکیاوە بە توندی ئیدانە و شەرمەزار دەکەین و ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی دەنجی خۆمان دەخەینە پاڵ ئەو دەنگانەی چ لەسەر ئاستی لایەنە سیاسیەکانی هەر چوار پارچەی کوردستان چ لەسەر ئاسی نێودەوڵەتی بیانوێ فشارەکانیان سڵ بکەنەوە بۆ سەر دەوڵەتی تورکیا بە مەبەستی ئازادکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان. پێمان وایە بەڕێزیان مەزڵومە و پێویستە دەوڵەتی تورکیا بە زووترین کات بەڕێزیان ئازاد بکات و بە کورتی دەمەوێت سرنجێک بخەمە سەر ئەو گەلە کۆمەکەی کە لە ڕابردوو لە دژی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان گرابەر لەلایەن ژمارەیەک بەناو دەوڵەتی دیموکراسیخواز و پارێزەری جارنامەی مافەکانی مرۆڤ. ئێمە دەڵین بەداخەوە لە کاتێدا بەڕێزیان هانا و پەنای بۆ ئەو وڵاتانە برد لە جیاتی ئەوەی کە ئەو وڵاتانە پێشوازی لێ بکەن و مافەکانی بپارێزن، بەڵام بەداخەوە لە پرۆسەیەکی شەرمنانە و ناتەندروستدا هەڵسان بە دەستگیرکردنی بەڕێزیان و تەسلیمکردنەوەی بە دەوڵەتی تورکیا کە ئێمە پێمان وایە ئەم هەڵوێستەیان 100% پێچەوانەی گشت بنەما و پرانسیبەکانی جارنامەی مافی مرۆڤی نێودەوڵەتی و بنەماکانی ئەخلاقیەتی دیبلۆماسیەتە و ئێمە وەکو بزوتنەوەی ئیسلامی پشتیوان و پشتگیری کۆکردنەوەی ئەو 6 ملیۆن ئیمزایە دەکەین بەدەست کە لەسەر ئاسی هەر چوار پەرچەی کوردستان چ لەسەر ئاسی نێودەوڵەتی کۆکرایەوە بە مەبەستی فشارەخستنە سەر دەوڵەتی تورکیا و ئازادکردنی بەڕێزیان. هەر بۆیە ئەمە جارێک کە تاکید دەکەینەوە و داوا دەکەین لە دەوڵەتی تورکیا
بە زووترین کات بەڕێزیان ئازاد بکات و کۆتایی بێنێت بەم زیندانی گۆشەگیری سەر بەڕێزیان.